بێگومان ساڵی 2021 ساڵێکی قورسە بێ. ئەمە دوایین قسە و مژدانەی بەرپرسانی حکوومەتی هەرێمە لەسەر ساڵی نوێی 2021 و پێیان وایە دۆخەکە لە 2020 خراپتر دەبێت. بە بڕوای ئابووریناسان ئەگەر حکوومەتی هەرێم نەگاتە ڕێکەوتن لەگەڵ بەغدا و گەندەڵی و بەهەدەردانی سامانی گشتی وڵات کۆتایی نەیەت، بێگومان بۆ هاوڵاتیان ساڵێکی سەخت لە پێشە. مەڕوون و ئاشکرایە بە حکمیەوەی ئەو بارودۆخەدارەیە کە لە عێراقا هەیە و بارودۆخەدارەیە کە لە ڕێمی کوردستانە هەیە، ئەو ناشەفافەیە کە لە سێکتەری داراییەکانە هەیە، ئەگەری هەیە لایەنی دارایی هەوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقیش بۆ ساڵی 2021 بە جۆرە لە جۆرەکان ئاستێکی خراپ تۆمار بکە بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ئاستە خراپە تۆمار نەکرێەوە و هاوڵاتیان وەکو 6 ساڵی ڕابردوو لە قەیرانی داراییانە من پێویستەکە لەگەڵ حکوومەتی عێراقی بکە بە ئیتفاقیە، گەر نەگەشت بە ئیتفاقێکیش ئەو دەمە پێویستە کە حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازیێکی ناوخۆی بکە بۆی ئەو داهاتی کە لە بەردەستیایەت یان ئەو داهاتی کە لە ڕێگەی فرۆشتی نەوتەوە دەستی ئەەکەوێ بتوان بە جوانی و باشی دارایی بن بۆی هاوڵاتیان لەو قەیرانە داراییانە بە شێوەیەک لە شێوەکان دەرباز بکەن و هاوڵاتیان ئەو بارەگرانی کە لەسەر شارن هەبوو لە 6 ساڵی ڕابردووە زیاتر باجەکەی نێن بە حکمیەوەی ناشەفافی کە لە سێکتەرەکانی داراییە بوونی هەیە. چاودێرانی سیاسی چەندین جار هۆشداریاندا لەوەی سیاسەتی هەڵەی بەرپرسان داڕمانی ئابووری هەرێمی کوردستانی لێ دەکەوێتەوە، بەڵام بۆ خۆیان باسی دەکەن گرفتی ئەم کابینەی حکومەت ئەوەیە داخراوە و گوێ لە کەسانی شارەزا و پسپۆر ناگرێت. ئەگەر بۆ ساڵی 2021ش چاکسازی نەکرێت و لەگەڵ بەغدا نەگەنە ڕێکەوتن، ئەوا ململانە سیاسیەکان لەسەر ئاستی ناوچەکە و دەرەوە قوڵتر دەبێتەوە. بەرپرسانی هەرێم ڕێگە چارەکانی بەردەمیان کەمتر دەبێتەوە و جگە لە چاکسازی ڕەنگە بژاردەی دیکەیان نەبێت. قەناعەتم وایە گەڕێتەوە بۆ کابینەکە خۆی کە کابینێکی زۆر داخراوە و ئەو داخراوەیشی بۆتە هۆیەوەی کە کێشەی گەورە لە ناو کابینەکە هەبێ. یعنی تۆ ئێسم ئەنجومەنی ئێمە دادگای تەمیزمان بەش یەکێتەکە ئیش ناکە، ناوبەناو بەیاننامە گروپە یەکێتەکە بەیاننامە لەسەر گروپە پارتیەکە دەرەکە، یعنی وردە حکوومەتەکە بەرەو شێوە دابەشبوونێکە ڕوا ئەوەی تر ئەو برینە قوڵ کاتوانێکە لەسەر دەمی شەڕی ناوخوا بۆ خاڵێکیانە. خاڵی دووەم لەسەر ئاستی ناوچەیەتی و هەرێمایەتی کۆمەڵی ململانە و ناکۆچی گەورە هەیە. تورکیا بۆتە هێزێکی زۆر عیملاق کایوێتە دەخل لە هەموو شتێکا بکە، ئێران بە شێوەیەکی تر و جگە لەوەش ئەمریکا زەعیف بووە، ئێستا خەریکە و عالەمە گۆڕێتوانێ بەتایبەتی لە منطقە بۆ فرەجەمسەری، ئەمانە هەمووی زەری کوردیتیایە. ئەو ڕۆژانە ڕۆی کە لە ساڵی 1992 تاک جەمسەری بێت و ئەمریکا و ئەوروپا لە پشت بن، ئێستا یاریکەری تر هەیە. لەبەرەوە هەرێم بەم دۆخەی ئێستاوانێ من قەناعەتم وایە زەرەی گەورەی بەرەکەوێت. لە سەرەتای دروستبوونی ئەم کابینەدا ئێمە تووشی چەندین قەیران بووینەتەوە. بەرپرسانی حکومەت لە کاتێکدا داوایدان بە خۆداگرتنی زیاتری هاوڵاتیان لەسەر کێشەکان دەکەن کە تەنها 5 موچەی ساڵی 2021یان بە لێبڕینەوە دابەش کردووە و هاوڵاتیان بەدەست بێموچەی و بێکاریەوە دەناڵێنن. بەرپرسانیش خۆیان و خانەوادەکانیان لە ژیانی شاهانەی خۆیان بەردەوامن. دیاریش نییە بۆ ڕزگارکردنی هاوڵاتیان لەم دۆخەی سازیان کردووە نەوت ڕادەستی بەغدا دەکەن یاخودنا. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.